بۆ ساڵی دووەم پرۆژەی نووری دڵان لە کەرکووک بەڕێوە چوو. پرۆژەکە لەلایەن لقی کەرکووکی زانایانی مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی دادگەری بە هاوبەشی ناوەندی کەرکووکی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بەڕێوە چوو. ئەمساڵ پرۆژەکە بۆ لەبەرکردن و تەفسیرکردنی سوورەتی پیرۆزی لوقمان بوو. نزیکەی 1000 کەس بەشداریان تێدا کردووە. ئەو بەشداربووانە هیوا دەخوازن ئەم جۆرە پرۆژانە بەردەوام بن بۆ خزمەتی چین و توێژە جیاوازەکانی کۆمەڵگا. ماشەڵا پرۆژەیەکی زۆر زۆر مبارەکە کە مەشەدا نابین ئینسان ڕاستەکەی گریانی دێ لەخوا بەزابێکە ئەم هەموو گەنجاوا دێن بە دەم لەبەرکردون و زانینی ئاەتەکانی خی گەورەوە یعنی ئەمە کەم نییە. ئەم گەنجانەیە سەهاتون لێرانە دانیشتون چەندها گەنجی تر هەیە لە نادیەکانە لە شوێنەکانە سەرقاڵی شتی خراپن. الحەمدوللا ئێستا ئەم جۆرە پرۆژانەکەیکەنەوە خۆپایدارتان کە ڕاستیەکەی ئەمانە جێگەی دڵخۆشین. بەڕاستی پرۆژەیەها پرۆژێکی زۆر زۆر گرنگە. ڕاستە هەدەفێکی یعنی لۆکو تەژیعێکە ئەو دیارەکە بوداندرایانی بۆ لەبەرکردنی سوورەتی لوقمان، بەڵام دیارەکە گەینە گرنگ ئەوەیە کە تو ینی قورئانەکە کە لەبەرەکە ینی سوودی بۆ قیامەتت هەیە، ینی نەک بۆ دنیای. بەڕاستی پرۆژێکی زۆر زۆر گەورەیە. دەستخۆشیتان لێ دەکەم بە خێر بن، ئینشاڵڵا هەموو لای سەرکەوتوو بن. بەڕاستی ئەمە پرۆژەیەکی زۆر چاکە، هیوادارم هەموو کاتێ ناوە ئەم پرۆژەیە بکەنەوە. من تا ئێستا چەند جار بەشداریم لەم پرۆژانەیە کردو لە بەرکردنی فەرموودە و پێشبڕکەی ئەم ئاەتانە. هیوادارم هەروە بەردەوام بن. زۆر سوودی هەیە، هەتاکو ئاەتی لەبەر نەکەیت و ماناکەی نەزانی باش بەتاوەتی لەو ئاەتە تێ ناگەی. زۆر سوودی هەیە بۆ هەموو مسلمانان. هیوادارم هەر بەردەوام بن. هاوکات بەرپرسی لقی کەرکووکی زانایانی کۆمەڵی دادگەری ئامانجی پرۆژەکە دەخاتە ڕوو کە نزیکردنەوەی گەنجان و خوشکان و برایانە بە قورئانی پیرۆز و خزمەتکردنی ئاینی پیرۆزی ئیسلامە لە ڕێگەی ئەم جۆرە پرۆژانەوە. ئەم پرۆژەیە دیارە ئەمە پرۆژێکی ساڵانەیە، پرۆژەی نووری دڵان. بۆ ئەم ساڵ دیارە سوورەی لوقمانمان ئامادە کرد کە خۆی و ماناکەی لەبەر کرێوە بۆ هەردوو ڕەگەزی نێر و مێ ئەتوانن بەشداری تیا بکەنەوە. سوپاس بۆ خی پەروەردگار وەک لە پێش چاوتانە بینیوتانە ئەلحەمدولیلا ڕێژەیەکی زۆر بەشداری کردووە. دیارە ئامانجمان لە ئەم پرۆژانەوەیە کە ئێمە مسلمانان لە خوشکان و لە برایان ئاشناکەینەوە بە قورئان، بیانکەینە دۆستی قورئان، بیان خەینە خزمەتی قورئان وەک لەوەی کە خەڵکی لەم لاولا و لە وڵات و لە هەموو دنیاە خەریکن کە گەنجەکانمان، خوشکەکانمان، براکانمان جیرۆدەی و ئاڵودەی ئیشی خراپ و بێڕەوشتیەکەن. لە پرۆژەی نووری دڵان ئەمساڵ زیاتر لە 1500 کەس ناوی خۆیان تۆمار کردووە. نزیکەی 1000 کەس لە ئەنجامدانی تاقیکردنەوەکان بەشدار بوون. بۆ بەشداربووانی پرۆژەکە 42 خەڵاتی جۆراوجۆر ئامادە کراوە. بۆیە بەشداربووانی پرۆژەکە بە هیوان ئەم جۆرە پرۆژانە بەردەوامیان هەبێ بۆ خزمەتی چین و توێژە جیاوازەکانی شارەکە. چیانووری کەناڵی پەیام، کەرکووک.